چەند مامۆسایەک هەڵدەستێ بەم کارە دابینی ئەکات. ئەمە یادەوەریەکی جیلی هەڵتونیشەوە بزانم کە شیر و ئەو بابەتاندا بە شەکرێن بیرۆکەی لە چۆ هاو بێگومان سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم. وڵی بیرۆکەکە و بیرۆکەی ستافی قوتابخانەکەیە. ستافی قوتابخانەکە ئەم بیرۆکەی لایە بۆی قوتابیان نەترسن لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکان و ڕێستێکی ژوەرگرن و بە هەمان شێوان نەشزانن کە تاقیکردنەوە شتێکی زۆر قورسە و زۆر گرانە بە شتێکی ئاسان بێتە بەرچاویان و تاقیکردنەوە لە ئاسانتر و خۆشتر بێت. چەند مامۆسایەک هەڵدەستێ بەم کارە دابینی ئەکات لە هەموو کاتی تاقیکردنەوەکاندا. قوتابیانی زۆر دڵخۆشن بەو کارە. ڕاستە هەموو قوتابیان لەخوا بەزیابێ ئەو خواردنە هەیە لە ماڵەوەکە بیخۆن و کە بۆیان دابین بکرێ، بەڵام لە قوتابخانە تامێکی جیاوازی هەیە بە یادی ساڵانی جاران ئەو مناڵەکان زۆر دڵخۆشن بەو کارە. چێ ئەمە دابینەکە ئەمە قوتابخانێکی حکومیە توانەکانی سنووردارە لە ڕووی مادی و چێم بابەتە دابینەکە ڕۆژانە؟ بەڵێ وەڵاهی چەند مامۆسایەک کە تۆ زێباری داراییان فەرقی هەیە لەگەڵ مجموعەیەکی ترا هەڵدەسن بە دابینکردنی ئەمە و دەستخۆشیان لێ ئەەکەم. بەڕاستی دەستخۆشی لە ستافی قوتابخانەکە ئەەکەم لە بەڕێوبەر و لە یاریدەدەر و کە زۆر یاریدەدەری ئەم کارانن بۆ قوتابخانەکە. تەنانەت نانی بەیانیانیشمان هەیە بە عزەکاتێک کە نانی بەیانیانیش پێشکەش بە قوتابیان ئەکەین، بەڵام ئەو نانی بەیانە دایکان و باوکانی خۆیان هەڵدەسن بە ئامادەکردنی و بەدانانی بۆ قوتابیەکان و ئێمەش شیر ئەکوڵێنین بۆیان، هێلکە ئەکوڵێنین بۆیان، جەوەکەیان بۆ خۆشتر ئەکەین کە لەوانەیە یەکەمە دەستکەن بە نان خواردنی بەیانی لەبەر نانی بەیانی تایبەتمەندێکی زۆری هەیە.